بینەران و بیسەرانی زنجیرە پۆدکاستەکانی ناوەندی توێژینەوەی سبەی لە هەرکوێکان سڵاوتان لێبێت. بەردەوامین لە زنجیرە پۆدکاستی کورد و شوناسی ئاینی لە ئەڵقەی ئەمجارە دێنە سەر شوناسی ئاینی کورد لە سەردەمی نوێ. هەمیشە بە میوانداری من دکتۆر یاسین تاها و میوانداری دکتۆر حەیدەر لەشکری پسپۆر لە مێژووی ناوەڕاستی ئیسلامی. کاکتۆر ئەم کاتە باش. کاکتۆر لە ئەڵقەکانی پێشوو باسمان لە شوناسی ئاینی کورد کرد. لە ئەخیر ئەڵقەهاتی نەسەر ئیسلامی عەقیدەیی لە کوردستانەوە، ئەمە مەبەستمان لە سەدەکانی ناوەڕاستی ئیسلامی بوو. لە سەردەمی نوێ ئەڵبەت پێشاتی نوێ دێنە پێش کە سەردەمی مینشینە کوردیەکان و کۆتایی هاتنی سەردەمی مینشینەکانی ناوەڕاستە لە دوای فترەی مەغۆلی و لە دوای سەروبەندی سەرهەڵدانی دەوڵەتی عوسمانیەوە کە مینشینەکان دەرەکەون، ئیتر ئاینداری فۆرمێکی تازە لە کوردستان وەرەگرێت لە ناوچە کوردنشینەکان بڵێن یا لە کوردستانی ئێستا کە ئەویش لە شێوازی تەریقەتەکان خۆی ئەبینێتەوە. ئەمە ئەم ئەڵقەیە لەسەر ئەوە ینی بەرچاوڕوونی بدەین. زۆر باش، زۆر سپاس دکتۆر گیان. ڕێکوایە لە ڕاستیدا لە با بڵێن لە کۆتاییەکانی ئەوی پێدەگوترێت سەدەکانی ناوەڕاست کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی کارگەر ڕوویدا هۆکارێک بوو بۆ ئەوەی کە سۆفیگەری فۆرمێکی نوێ وەربگرێ، ئەوش فۆرمی تەریقەتیانەیە. ئەگەر لە دەستپێکدا ئێمە بینیمان بە زۆهد و گەڕامەد و حەقیقەت ناسی و دواتر معریفە و ئەمانە بوو، لە دوا قۆناغیدا قۆناغی تەریقەتیانە بوو کە پەیوەست بوو بە لە ڕاستیدا بۆشاییەک لە دوای ڕوخانی دەسەڵاتی ناوەندی ئیسلامی کە خلافەت بوو تاوەکو دەرکەوتنەوەی دوو دەسەڵات هەرە گەورەکە کە بریتین لە عوسمانیەکان و سەفەویەکان. ئەم بۆشاییە ڕێگا خۆشکەر بوو بۆ ئەوەی لە بری کەسانی با بڵێن میر و دەسەڵاتداری کارگەڕی سیاسی کۆمەڵێک کە باڵێن کەسایەتی سۆفی دەربکەون، شێخانی سۆفی کە تێگەیشتنیان بۆ سۆفیگەری جیاواز بێ لە سەردەمی پێشەوەی بچینە ناو تێگەیشتیانەوە. کاکتۆیانی مەبەستت لەوەیە کە بڵێن لێرە سۆفیگەری شکل ئەگرێت، ینی ئێمە ئەزانین سۆفیگەری خۆی بە قۆناغی جیاوازات تێپەڕیەوە بەرفراوانایی تایتڵێکی بەرفراوانە بۆ یەک کۆمەڵ وردەکاری لە ناوەوە. ئێمە خەڵک ڕەنگە پێی سەبێ ئێمە پێمانی هەیە سۆفیمان هەیە سەلەفی بۆ ینی تابعیەوە واردا. دوایی کە سۆفیگەریش هەم لە مەرحلەکان ئەچە ناوکەنان ناسیەوە، فترێک لە فترەکانە سۆفیگەری فەلسەفی دروستە بێ، سۆفیگەری هەیە عیرفانیە. بەڵام ئێمە لەم ئەڵقەیە بە دیاریکراوی لەم سەردەمی نوێ ئەمانەیە باز لە شکلگرتنی سۆفیگەری بکەین لە شێوەی تەریقەت. ڕێکوا بوو ئەم قۆناغەوە گوتم ئەم بۆشاییە سیاسی کارگێڕیە کە لەگەڵ هاتنی مەغۆل و با بڵێن هەژمونی خێڵات تورکمانەکان و ئاقۆین و قەرەقۆین و ئەمە ڕێگە خۆشکەر بوو بۆ ئەوەی شێخانی سۆفی با بڵێن وەک لە دەسەڵاتێکی ڕۆحانیە و بیپەڕێنەوە بۆ دەسەڵاتێکی ڕۆژانە و دەسەڵاتێک بەسەر خەڵکانێکی دیاریکراوە. فۆرمە سۆفیگەریەکە بەکارهاتووە بۆ دروستکردنی تەریقەت بۆشاییەکی سیاسی و کارگێڕی پڕ کردوێتەوە لە هەمان کاتە کاروبای ڕۆحی خەڵکیشی ڕێخست. ڕاستە ئەمەوە دەخوازێ ئەزانی لێرە سۆفیگەری تەریقەتیانە تەنیا مەسەلەیەکی دینی نامێنێتەوە بەڵکو وەکو دەستگایەکی با بڵێن کۆمەڵایەتی ئابووری خۆی دەنوێنێ. ئەمە لە تەریقەتی سەفەوی باشکرا دیارە، تەریقەتی سوهرەوەردی، هەر بە هەمان شێوە قادری کە کەمێکیش نەقشبەندی ئەگەرچی نەقشبەندی درەنگتر باڵێن زیاتر بڵاو دەبێتەوە لێرە. بەڵام بەگشتی لەم قۆناغەدا ئەم تەریقەتانە ئاوا فۆرمێک وەردەگرن وەکو فۆرمێکی موسساتیانە دەستگایانە. کاتێکش کە بوو بە دەستگا تێیدا کەسی یەکەم کە شێخە زیاتر کۆمەڵێک بەرژەوەندی لە نێوان خۆی و با بڵێن سەردەمەکەیدا دروست دەبێت. ئەم بەرژەوەندیانە بریتی دەبێت لە دروستکردنی جێڕایەڵێکی کۆمەڵایەتی بۆ دەسەڵاتەکەی کە بە پشتبەستن بە پاشخانە ئاینیەکەیەوە توانیوێتی ئەم دەسەڵاتی خۆی ڕابگرێت. باسی پاشخانی ئاینی کاکتۆر ئەو تەریقەتانە لە کوردستانە بە جۆرە لە جۆرەکان هەر ڕەنگدانەوە و درێژکراوەی مشتومڕەکانی ناو دنیای ئیسلامن. ینی ئێمە بە نمونە وەریگەین لە کوردستان دوو تەریقەتمان هەیە زۆر بڵاو ئەبنەوە، قادریەکان و بەدوایە نەخشبەندیەکان. قادریەکان زیاتر هۆگرن بە عەلیەوە، هەر ببینە کاڵێ تەریقەتی قادری عەلی ینی عەلی قادری. بەڵام نەخشبەندیەکان زۆر هۆگرن بە ئەبوبەکری سەدیق و مەسەلەن زنجیرەی ئیرشادی خوان ئەگەڕنەوە سەر ئەوە. ئەمە تا چەند
بریتە لە درێژکراوەی ئەو مشتومەڕە ئیسلامە شیعی و سونیەکە لە ناو فەزای سۆفیگەری و لە ناو فەزای کوردیە؟ حتمما تأثیری هەیە خۆی هەردوو تەریقەت بە تایبەتی قادری کە لە زوویەکەوە با بڵێن بەرەبەرە دەخسێتە نێو ئەم ناوچەیە بە پێی جێڕانەوەی خۆیان هەر لە عەبدولعەزیزی کوڕی با بڵێن شێخ عەبدولقادری گەیلانیەوە هاتۆتە ئاکرێ و ئەمانە دواتر کۆمەڵێک هەوڵی تر هەبووە بۆ با بڵێن بڵاوبوونەوەی قادری تا دەگاتە شێخ عیسا و شێخ موسا وەکو با بڵێن دوو کارێکتەری هەرێت عەبدولقادری گەیلانی ئەگەر بە ئینتیما و بە جوگرافیاش کورد نەبوو پێ بەڵام ینی هەستێکی وا هەیە کە زۆر نزیکە لە شێوازی بیرکردنەوەی کوردیانە و زۆر کورد هۆگرن پێ ئەوەت لە بیر بێکە شێخ عەبدولقادری گەیلانی لە سەردەستی کۆمەڵێکی سۆفی کورد پەروەردە بووە. مریدانی شێخ عەبدولقادری گەیلانی بەشێکی زۆریان لە کوردەکان بوون لە ڕاستیدا. وەڵامان کاتە لە بەغا نیشتەجێ بووە کە سەنتەرێکی شارستانی و سەر ڕێگای کوردەکان اینجا دیسان ئەمەشمان لە بیر بێکە بەغدا وەکو پێشان ئەو هەژمونە فارسیەی لە سەردان نەمابوو. عەبدولقادرێک کە لە گەیلانەوە هاتووە نزیکترین کەسانێک کە لە کولتوری ئەودا نزیک بن کوردەکان بوون لە ڕاستی. بۆیە زۆر ئاشنایە بە ناوەندی کوردی تەبیعیە کە قادریەکان لە پێشا لە کوردستان بڵاو بوو بنەوە و هەوادارێکی زۆری هەبێتەری هەر ئەمە شەوای کردووە لە میثۆلۆژیای کوردیدا بەتە لای ئەزدیەکان و لای ئەوانی تریش لای قادریەکان خۆشیان شێخ عەبدولقادر زۆرترین گەشتی کردو بۆ ئەم ناوچانە چۆتە لالەش لە ماوەتەوە یان چۆتە شوێنی تر و هاوڵی شێخ عەدیشی کردووە لە سەفەری حەجاوە لە لالەش خۆتەسانی مەقامی عەبدولقادری گەیلانی کەواتە ئەم کەسە خۆی وەک فیگەرێک حزورێکی با بڵێن سەر و مێژوویانەی هەبووە نەک واقعی مێژووی کە ئەمە دوشتی جیاوازن. ئەمە وا دەکات کە بە ئاسانی ئەوانەی کە پەیڕەوی لە تەریقەتەکەی ئەو دەکەن بتوانن لە شوێنی جیاجیا ئەگەر بۆشایەکی دەسەڵات هەبوو بتوانن بنکەیەک بۆ خۆیاندا بمەزرێنن بە پاشخان بەو پاشخانە با بڵێن سۆفیگەریەی شێخ عەبدولقادری گەیلانیەوە هەوڵ بدەن لەو زەمینانەدا لە ڕاستیدا پێگەی بۆ خۆیان بدەزینەوە. ئەوە لە بیر نەکەن کە لە ڕاستیدا مەغۆلەکان خۆشیان کە لەم قۆناغەدا ڕێگەزی مەغۆل زۆر ڕۆڵی هەیە بە شێوەیەک لە شێوەکان متاثیر بوون بە شێخانی سۆفی چونکە بیر و باوەڕی ئەوان بەر لە ئیسلام بوون بیر و باوەڕێکی شامانیە کە تێیدا کەسانێکی نائاسایی نێوانگرن لە نێوان ئەوان و غەیبانیەت و با بڵێن ڕووی نادیاری ئاینەوە. لەبەرەوە ئەمە وای کرد کە مەسافەیە کە بێ بۆ ئیشکردن شێخ سەفیەدینی ئەردەبیلی باشترین نمونەیە لەسەرەوە لە باسی عەبدولقادر بمێنینەوە گەیلانی لەبەرەوەی کە زۆر بە کورد ئاشنایە ینی کەسێکە ئەگە بچێ ناو سەرچاو مێژوویەکان جیاوازە لەو وێنەی لە دەرەوەی شتێکی گرنگت باس کرد کە وێنەیەکی سەر و مێژوویانەی هەیە مەلیکی نازناوەکانە ینی بازل ئەشهەب و ینی سوڵتانی بەغداد و ینی ئەنواع ئەشکال لەقەب بۆ عەبدولقادر هەیە. لە هەمان کاتە عەبدولقادر ئەویش بە هەمان شێوەی فیگەرە ئاینیە بەناوبانگەکان ڕەچەڵێکێکی بۆ دروست کراوە براوەتە سەر ئیمام حەسەنی کوڕی عەلی ئەکوڕێ وتان لە کاتێکە هیچ کات لە سەردەمی خۆی و لە ژیانی خۆی عەبدولقادر ئیدعای سەید بوون و ئال و بەیت بوونی نەکردو بەڵام دواتر بە ڕێگەی لە ڕێگەکان دیسان ئەویش ئەبرێتەوە سەر کە ئەمە هەمان چیرۆکی کەساتی ناودارە ئیسلامیەکانە بۆ ئەوەی لە دنیای ڕۆحانیەت و لە دنیای مقەدەسی ئیسلامە پێگەیەک بدۆزنەوە پەیوەست کراتەوە بە بنەماڵی ئال و بەیتەوە. بەڵێ من لێکۆڵی نوێکم لەسەر ئەم بابەتە خوێندوەوە ڕاستی کەسێکی توێژەرێکی زۆر بەناوبانگ نووسیوەتی یوسف ڤان ئیس لەوێدا دەڵێ ئێمە دوو وێنەی شێخ عەبدولقادرمان هەیە عەبدولقادرێکی زاهید لەگەڵ شێخێک کە تەریقەتێک دروست دەکات دەچێتەوە سەر دەقەکانی سەردەمی شێخ عەبدولقادر دەبین فعلا کەسێکی زاهیدە لە شوێنێکدا لە با بڵێن لە مزگەوتێک لە مزگەوتەکانی بەغدا ڕۆڵی هەبووە بەڵام ئەوەی کە ڕەچەڵێکێکی ئاوای هەبووە لە ڕاستی شێخ عەبدولقادر خۆی نکۆڵی لە هەبوونی ئەم ڕەچەڵەکە کردو بەڵام لە دوای خۆیدا چونکە سۆفی گەری پێویستی بەو دروستکردنی ئەم زنجیرە هەیە لە ئەڵقا کە شێخی ئێستا ببەستێتەوە بە یەکەمین کەسەکانی ئیسلامەوە. شتێکی زۆر گرنگ لێرە باسیکەین ینی بە هەمان شێوە سەلەفیەکانیش هەر خۆیان عەبدولقادر بە بەشێک لە خۆیان ئەزانە حەمبەلیەکان بەو پێ حەمبەلیە و لە ئەتیقاد و لە مەسەلە کەلامیەکانە بۆ چوونێکی سەلەفیانە هەیە بەڵێ بە سلوک سۆفیە ئەوانیش ینی عەبدولقادر کەسێکە
لەسەر و سنووری مەزهەب و شکڵگرتنە بچووکەکانەوەیە فیگرێکی ئیسلامی گەورەیە باس شتێکی گرنگت کردلەوە کە مەسەلەی ڕەچاڵەکە ئێمە ئەمە لەوە بپەڕینەوە بۆ ئەوەی کە لە مەولانە خالدی نەقشبەندی ئەم نەریتە ئەشکێت یعنی مەولانە خالید ڕەچاڵەکێکی پێغەمبەرانەی نییە بەو مانایی لەسەر ئال و بەیت بێ بەڵام ئەبێ بە کەسێکی زۆ ناودا ڕاستە لەوە پەڕینەوە باسی نەقشبەندیەکە ئەمە با بڵێن نەقشبەندی لە کوردستاندا تاوان پێش مەولانە خالدیش هەبوو بەڵام لەگەڵ مەولانە خالدی نەقشبەندی کە ئەسڵن تەریقەتەکە پێوترێ خالیدی مجەددی تەواو شێوەیەک و فۆرمێکی تری وەرگرت بەر لە هەموو شتێک ئەوەی کە هۆکارێک دەبێت بەوەی کە لە ڕاستیدا بەعەرەب وتەیەکی هەیە بە کوردەکە دەبێتەوەی کە ئاگرێک لە پوشێک بربدەی باشە چەند بە ئاسانی بڵاو دەبێتەوە ڕێک ئەوەی کە خالیدی نەقشبەندی کردی ڕێک ئەوها بوو ئەم بابلین طریقەتی قادری و طریقەتەکانی تریش کە هەر قادری نەبوو لە کوردستان ڕیفاعیش هەبوو بە هەمان شێوە ئەوانی تریش هەبوو بەڵام ئەوانە پاشەکشەکەن لە بەرژەوەندی دوو طریقەت بەسەرەکی ئەمانە بەتابەتی قادری شێوە گیر بوو لە ڕاستیدا و بە چەشنێک کە داخرا بوو بەسەر خۆیدا ئیتر کەسانێک نەبوون بتوانن ببنە قادری ئەگەر ئاوا میراتێکی بوا و باپیرانەیان بۆ نەمانی شێوەی میراتگیری وەرئەگرێت بەڵێ یعنی چوو بە هەمان ئەو قالبەی کە بنیادە کۆمەڵایەتیە کوردیەکە هەیبوو باشە بنیادی دەسەڵاتدارەتی ئیسلامیش لە دوای فترەی ڕاشدین ڕاستگیری بوو لە کابرایەک دەچێتە هندستان لەگەڵ خۆیدا ئەم تەریقەتە دێنێتەوە با بڵێن ئەو پاشخانەی نییە باشە بەڵام لە ماوەیەکی کەمدا دەتوانێت ئێمە بەسەرهاتەکانی زۆرە هی چێخ لەسەر ئەو لایەنە بکەین کە کەسێکی جافی شارە سووری کە ڕەچاڵێکێکی ئالوبەیتانەی نییە بەڵام ئەبێ بەو کەساتێ ناودارەی بە هەزاران موریدی عەرەب و تورک و کورد کەسێکی گەورە چونکە وەک گوتم لە فۆرمە کلاسیکەکە دەرچوو و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بە زمانی خەڵک تەنانەت مەسەلە عەقیدەی یەکانیش خستۆتە ڕوو عەقیدە نامەی مەولانە خالدی نەقشبەندی یەکێکە لە یەکەمین ئەو عەقیدە نامانەی کە بە کوردی نووسراوە تێیدا بنەما ئاینیەکان بە زمانی کوردی کەواتە ئەوەی کە پێشووتر ئێمە بینیمان ئەهلی با بڵێن شەریعەت لە با بڵێن ئیسلامی فقهی کە تەرکیزیان لەسەر عەرەبی بوونی هەموو دەقەکان دەکردەوە و ئەوەی بینیشمان لە بەو نمونە لە قادریەکان کە تێیدا دەق و شرۆڤەکردنی دەق پەیوەست کرا بە شێخی تەریقەتەوە مەولانە خالد ئەم دەرگای کردەوە بۆی کە عەقیدە دەکرێت بۆ عەوامیش باسی لێەوە بکرێ ئەمە بەڵام لە هەمان کاتە خوا ببوورە کاکتۆر مەولانە خالد کەسێکە زۆر بە ئیمکاناتە لە زانستی کەلام سەرباری ئەوەش مەولانە خالد کە عەقیدەی ئاسایی کردوێتەوە نۆرمەڵی کە تۆ لە ناو خەڵک بەڵام بەشدارێکی کارایی لە کەلام ناسی هەیە لەو کتێبەی کە بە ناوی عەقدل جەوهەریە باسی لەوە کردووە کە فروقاتی بەسیطی بینی ئەشعەریەکان و ماتوریدیەکان وەکو محققێکی زۆر گەورەی کەلامیش هەیە ینی حتا تحقیقی ئەوەی کردووە ئایا قۆناغەکانی ژیانی ئەبوو حەسەن چی بووە و ئەبوو حەسەن چۆن لە یعنی مەبەستم ئەوەیە ئەوە نەبێ ینی لەبێ کەرەستەیی هاتبێت دینێک ینی ئاینی سادە کردێتەوە بەڵام بە مەبەست هاتووە فۆرمێکی تازەی دروست کردووە کە ئەو بابەتە ئاڵۆزە عەقیدەیانەی مەستەلەحاتی فەلسەفی و خەڵکی ئاسایی تێی ناگەن ڕەنگە ئەمە هۆکارێک بۆی کە خەڵکی زۆر لە دەوری نەخشبەندی کۆ خەڵکی تریش کە هۆکار بوو بۆ ئەمە ئەوش کۆکردنەوەی با بڵێن زانە ئاینیە با بڵێن فەقهی مەزهەبیەکان بوون لەبەرچی ئەزانی قادری ڕاستە هەژمونی هەبوو بەڵام دابڕانێک هەبوو لە نێوان تەریقەت و شەریعەت ئیسلامی فقهی و ئیسلامی تەریقەت مەولانە خالد خۆی پاشخانێکی فقهیانەی هەبوو کە هاتەوەش ئەوانەی لێ کۆبوونەوە ئەو زانە ئاینیانە بوون کە با بڵێن لە دەستپێکدا ڕەنگە دژایەتیان کردبێ بەڵام دواتر ئەو زانە ئاینیانە بوون کە ئەو پاشخانە سەرمایە ڕەمزیەی کە خۆگەڕانەوە بۆ سەر پێغەمبەریان نەبوو بەڵام مەیلێکی سۆفیانەیان هەبوو کە لە چیان دیتۆزیەوە لە تەریقەتەکەی مەولانە خالد بۆیشە دەبینین بەدەیان شێخی نەقشی کە لە مەولانە خالد نزیک دەبنەوە لە ڕاستیدا مەلان زانای ئاینین تەنانەت زانای زۆر بەناوبانگی ئاینین هی سەردەمەکەیان بۆیە ئەمانە دەبن بە شێخیان دەستە یەکەمی شێخەکانی لە وەستەکانی مەولانە خالی زۆر ئەوە هەیە پێداگی لەسەر پابەندی بە شەریعەت و ئیلتیزام بە نصوصی شەریعەت ینی قۆناغێکە لە قۆناغی گرێدانەوەی
تصوف و تەریقەتە بە شەریعەتەوە. هەر لەبەرەوەش دەبینی زیکر و شێوازی با بڵێن خۆ دەربڕینی سۆفیانەشیان کەمتر با بڵێن دەرچوون دەبێت لە تێگەیشتنە شەریعەتیەکە. باشە بە تایبەتی کە لە کوردستاندا بووە. هەر ئەمەش وەک گوتم با بڵێن هۆکارێکی تر بوو بۆ ئەوەی مەلاکان بە تایبەتی توێژی مەلاکان کە بەشی زۆریان لە ڕووی پاشخانە ئابووری کۆمەڵایەتیەکەەوە لە خەڵکی هەژار بوون لە ڕاستیدا. ئەمانە بە ئاسانی دایانتوانی لەنێو ئەو تەریقەتە نوێیە کە تازە هاتۆ تەجدیدێکە بۆ تەریقەتە کۆنەکە دایانتوانی خۆیان تێدا بدۆزن. یعنی ئەگە بە زمانێکی هین تعبیری لێ بکەین ینی شێخایەتی قادری زیاتر تەبیقەی شێوازێکی ئەرستۆکریات دیانە و بنەماڵە یانەی هەیە، بەڵام لە سەدەی مەولانە خەلیدا ئەپەڕێتەوە بۆ نۆرمەڵ بوونەوە بۆ تێکەڵ بوون بە خەڵکی ئاسایی. لە هەمان کاتە کۆمەڵایەتی بوون و پەلهاویشتن لە ڕێگای مزگەوتەکان و مەلای مزگەوتەکانەوە. خۆی بە تعبیرێکی بڵێن لە کاتی هاتنی مەولانە خالێت تەریقەتی قادری شێوەگیر بوو ئەستەم بوو کەسێکی دەرەوەی تەریقەت مەگەر بە شێخی بەرماڵی پێدەڵێن ئەمەش ئەستەم بوو بتوانێت خەڵک لی کۆبنەوە لە نێو سیستەمەکەدا خۆی بدۆزێتەوە. بەڵام مەولانە خالێت ئەم سیستەمێکی تری هێنا کە تەواو کراوە بوو پێویستی بەمزانە کە مەرج نییە شێخ لە ئالوبەیت هەچە مەولانە خالێت ئەبرێتەوە عوسمانی کوڕی عەفان، بەڵام ئەمە بە پێناسە ئیسلامیەکە ئالوبەیت نییە. ئالوبەیت زیاتر ئەوانن کە لە ڕێگای عەلی و فاتمەوە حەسەن ئەبنەوە چونکە ئەمە با بڵێن دکتۆر یاسین خۆ دەزانی هەر لە دوای مەولانە خالیدەوەی تر نەقشبەندیش هەوڵ دەداتن هەمان ئەو شێوەگیریەی کە تەریقەتەکانی تر هەیە باسیەوە لە دوای مەولانە خالیدان شوێن نەقشبەندی شکڵێکی تر وەرەگرێت کە شێوەی بنەماڵەیە درستە. لە کاتێکا لە بنەماکانی تەریقەتەکە تەوریس زۆر باو نییە. ڕاستە. یعنی ئەمە دیاردەیەکی سۆسیۆ ئاینیە کۆمەڵایەتی ئاینی عادەتەن کەسێک کە لە نێو لە چوارچێوەی ئاینیدا کارایی دەنوێنێ لە دوای خۆشیدا بنەماڵەکەی تر بەشێک لە پیرۆزیەکەی بۆ دەمێنێتەوە یان ئەوەی کە پێدەوترێ بەرەکەتی شێخ. لەبەرەوە ئەگەر لە قادریدا بەرەکەتی شێخ پێوەست کرا و بە بنەماڵەکەی بە بنەماڵەی شێخەکان ئەوە لە نەقشیدا لە دەستپێکدا با بڵێن پێوەست کرا و بە مەولانە و هەموو ئەوانەی لەگەڵی بوون دواتر بەرە ئەویش لە ڕاستیدا شێوە گیر دەبێت. وەڵام فاکتەرێکی ترێک کاکتۆ لێرە جگەل لە ڕۆحانیەت و بەرەکەتی شێخ ئەو ڕۆڵە ئەو پەیوەندەیەکە لەگەڵ دەسەڵاتدارێتیەکان هەیەە مەسا عوسمانیەکان زۆر ڕۆڵیان بینیوە لە پەرەپێدانی مەشێخەتە ئاینیەکان بەو پێی ئەمە ڕێگایکی ئاسانە بۆ کۆنتاکتن لەگەڵ خەڵک یەک دوو خۆتەزانی خۆیان ینی باگراونتێکی سۆفیانەی هەیە هەموو عوسمانیەکان هۆگری سۆفیەکان. ئەم گرنگیدانا و با بڵێن ئەم پەرشبوونەوەی تەریقەتی نەقشبەندی لە کوردستاندا هاوکاتە لەگەڵ با بڵێن لە بارچوون و لە نەمانی سیستەمە میرنشینەکە. لەبەرەوە ئەوانە ئەگەر ئاوا با بڵێن وەکو تەریقەتێکی جەماوەری دەرکەوتن بە ئاسانی هەندێک لە شێخەکان توانیان ئەو ڕۆڵە سیاسەش بژێڕن کە پێشتر میرەکان دەیانگێڕا. لەبەرەوە لە ماوەیەکی کەمدا دەبینین چەندین با بڵێن ڕاپەڕین و هەر جوڵەیەک کە لە کوردستاندا هەبووە بەرەبەرە لێرە بەدواوە ڕەبت دەکرێت بە شێخەکانەوە. خۆی کاکتۆر ئیبن خەلدون قسەیەکی ئەڵێ عەشیرەت و قەبیلە دەوڵەتی میلەتانی بێدەوڵەتە، بەڵام فترەی لە کوردستانە تەریقەتەکان ئەو ڕۆڵیان بینیوە کە فۆرمێکی کۆمەڵایەتی خەڵک ڕێکەخان و خەڵک و ئەبێتەوە لە ڕێگای ئیلتیزامکردن بە شێخ و بە خەلیفە و بە حەلقەکانی زیکر و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووریشەوە سیستەمێکە شێخایەتی یانی تەریقات کە تۆ تایە باج و خەراج ئەبرێت بۆ خانەقاوە تایە لە هەمان کەتا ڕۆڵی خزمەت گوزاریانەشی هەیە لەوەی کە قوتابخانەی ئاینی دروستەکە و فەقێ پەروەردە. ئەمە شتێکی تریشمان پێ دەڵێ کە مەسەلەن لە پڕێک ئەم کارێکتەرە کۆمەڵایەتی ئاینیانە دروست دەبن دەتوانن تەنانەت با بڵێن هەندێک لە کارکتەرە تەقلیدیە نەریتیەکان وەکو ئاغاکان وا لێ بکەن بکەونە ژێر کاریگەری ئەوان و پابندیان بن. ئەومانە ئەوەیە کە کۆمەلگای کوردی لە ڕاستیدا هەندێک جار وا بیر دەکرێتەوە بۆ نمونە کۆمەلگایەکی خێڵەکیە بە ئاسانی قبوڵی دەسەڵاتێکی تر کەسێکی تر ناکات. لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێ ئەزمون نەقش پێمان دەڵێن مەرز نییە بەم چەش نەبێ دەکرێت تێگەیشتنێکی ئاینی بیرروباوەڕێکی ئاینی یا هەر بیرروباوەڕێکی تر لە سەردەمانێکی تردا کاریگەری هەبێت لەسەر با بڵێن بەخشینی فۆرمێکی تری پەیوەندی و هاوبەندی کۆمەڵایەتی. بێگومان ئەو هۆگریە ئاینیەشەوە کە مەسەن زۆر لە کورد هەوڵ بن مەسەن ڕەچەڵێکی ئالوبێت بۆ خۆیان دروستکەن و زۆر لە کورد
زۆر معجبی فیگەرە ئاینیەگانی کارکتەرە ئاینیە گەورەکانی تری دەرەوەی سنووری جوگرافیای کوردستان لەبەرەوە لە پەنا ئینتیما خێڵەکیەکە ئێمە عاتفەیەکی گەورە و بەرفراوانی کوردی ئەبینین بۆ هەموو ئەو شتانی کە ئیسلامین و بەتایبەت بۆ شتانی کە سۆفیگەین و ئەم بەش هەموو سەرچاوەکەی لە ئاینەوە هەیە. کاکتۆر ئەمانەیە لێرە باز لە شتێکی ترکەین کە هاوشانی ئەم پێگە و بەربڵاوی تەریقەت لە کوردستانەوە ئەم ڕۆڵایی کە تەریقەت بینیوێتی لە شۆڕشەکان لە ڕێخستنی بواری کۆمەڵاتی لە هەمان کاتە ئێمە فۆرمێکی ترمان هەیە لە ئیسلام کە ئیسلامی حوجرەییە و ئێمە وابزانم کەمترین فۆکەسش تا ئێستا خراوەتە سەر ئەو ئیسلامە حوجرەیەی کە ئینتیمای نییە بۆ تەریقەت. ڕاستە خۆی هاوکات لەگەڵ ئەو سەردەمەی باسم لێوە کرد کە ئیتر تەریقەتەکان توانیان سوود لە فراغەکە وەربگرن تایبەتی فراغە سیاسی کارگەڕیەکە لە کوردستاندا دیاردەیەکی سیر هەیە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تردا کە ڕەنگە لەوێدا لە شوێنەکانی تردا ئەمە نەبیندرێ ئەویش دروستبوونی قوتابخانەیان حوجرەی ئاینی لە شوێنی زۆر سەخت و دەورە دەست و لە گوندەکان لە دێهاتەکان ئەلێرە بە سەپۆرت و پاپشتی خەڵکی ئاسایی کە دەمخۆش ئەلێرە دەتوانین پێ بڵێن فۆرمێکی ئیسلام دروست دەبێت کە دەتوانین بناوی لێ بنێن ئیسلامی دێهاتی لە کوردستاندا یعنی چی ینی گوندێک ڕەنگە ئەوە 15 ماڵێک بوو بن حوجرەیەک هەبوو بێ و فەقەکان لەسەر بەڕاتبە ئەژین مامۆستایەکی ئاینیش هەبوو بێتن دەرسی وت بێتەوە تەنانەت ئێمە دەقمان هەیە دکتۆر یاسین کە ئەسڵەن خێڵە کۆچەریەکان ئەم حاڵەتیان هەبووە یەکێک لە ڕەشماڵەکان تایبەت بووە بە مامۆستای ئاینی و فەقەکان کە لەگەڵ خێڵەکە ئیتر نێشیان توانی بێ مەلایەک پەروەردەکەن لە ڕەمەزانە هەر چۆن بووە هەوڵیانداوە بە هەر نرخێک مەلای ڕەمەزان هەیە لە ناو کولتوری کوردیا کە لە ڕەمەزان مەلایەک بن لەوێ ڕێنمایی ئاینی بکاوە بەرنوێژی بکاوە دوایی زەکات و کۆمەکیان بۆ کۆ کردوێت. ڕاست ئەمە زانی توێژێکی دروست کرد لە کەسانێک کە زۆر شارەزای بنەما فقیەکان بوون شارەزای ئوسولی دین و ئەمانە بوون خۆیان دۆزیەوە لە بەرامبەر بە کوڕەشێخانێک کە تەریقەتیان بە میراتی بۆ مابەوە بەڵام مەرز نەبوو لە بنەما ئاینیەکان و لە ئوسول و لەمانە شارەزاییەکی لە بنەماکانی تەریقەتا بە میراتگرتن نییە. ڕاستە لەبەرەوە ئەم کەواتە دوو کارکتەری ئاینیت هەیە یەکێکیان پشت بە خەیاڵدانی کۆمەڵایەتی و ئەو سحرەی کە لە بەرامبەر بە کۆمەلگا و ئەو پیرۆزیەی کە لە کەسێتی خۆی چڕی کردوتەوە دەبەستێ بۆ کۆکردنەوەی خەڵک لەگەڵ کەسانێک کە با بڵێن سحرەکان و سەرمایەکان زانستە ئاینیەکانە ئەتوانین ئاماژە بەچەند کەسێکی زۆر ناودار بکەین لە ڕەنگەت کەسێک کە زۆر دیاربێ حاجی قادری کۆی طبعا حاجی قادری کۆی خۆی تەڵەبەی زانایەکی هەرە دیاری ئێمە کە ئیبن ئادەمی باڵەکیە ئیبن ئادەمی باڵەکی ڕاستە با بڵێن تۆزێک سۆفی مەشرب بوو بەڵام دژ بە سۆفیگەری تەریقەتیانە بوو بەڵام لەگەڵ حاجی قادری کۆیدا دژایەتیکردن یان دژایەتیکردنی سۆفیگەری تەریقەتی گەیشتۆتە لووتکە لە ڕاستیدا شعرەکانی هەڵوێستەکانی تەنانەت ژیانی خۆی بەڕوونی لە کتێبەکەی بەڕێ ساڕۆن کراوە ڕاستە خەیاڵدانی حاجی و واهیمەی من لە کتێبەکەدا هەوڵمدا ئەوە دەربخەم کە ئەم کەسە ئەم گەنجە کە خەڵکی گوندێکی دەوروبەری کۆیەیە دواتر لە کۆی خوێندوویەتی دواتر چۆتە باڵک و دواتر چۆتە ڕۆژهەڵاتی کوردستان و زانستێکی وەرگرتێ لە پڕێک دەبینێ ڕێک لە ڕاستیدا حاجی قادری کۆی کات لە کاتی بەرفراوە بوون و ئەو تەقینەوەی بوو کە نەقشی ئەنجامیدا زۆر باشە جگەی لە حاجی قادر ئێمە زۆری ترمان هەیە لە کوردستان بەڵام ڕێک نەخراون و وەکو پێویست وەکو ستایلێکی دینداری یاخۆت و فۆرمێکی دینداری ڕەنگە نەناسێن ڕابنەوە دەرفەتێکە بۆ ئەو توێشەرانەی کە یانەوێت دەربارەی مێژووی چونکە ئێمە زۆرش لەسەر تەریقەکان وتراوە زۆر بەحث کراوە خۆیان بنەماڵەکانیان مەوجودن و زۆر کۆڕ و کۆنفرانس و کۆنگرەکن بەڵام ڕەنگە ئەو توێژە ئیسلامە حوجرەیە مەلایەی کە ناکۆکن و نەیارن لەگەڵ فۆرمی تەریقەتی بنەماڵەی شێخایەتی مافی خوانیان وەرنەگرت بێ بەو پێی کە کەس نییە ینی بەرگریان لێ بکە ڕاست خۆی با بڵێن ئێمە دەکرێت ئەوانە تەسنیف بکەین بۆ چەند جۆرێکیان هەندێکیان با بڵێن ریفۆرم خواز بوون وەکو حاجی قادری و کۆی و قوتابخانەکەی کە بە لەگەڵ مەلای گەورەی کۆیە دەگاتە لووتکە لە شوێنی تردا ئێمە کەسانی ترمان هەن بە هەمان شێوەکە ڕەنگە هەندێکیان بە کاریگەری هەندێک بیربۆچوونی تر بوو بن وەکو قانعی شاعیر کە لە ڕاستیدا ئەویش تێگەشتێکی هەمان شێوەی هەبوو بە هەمان شێوە ئەدەبیاتی کوردی
ئەدەبی و دەرکەوتنی ئەوەی کە پێدەوترێت دەستەی ڕۆشنبیران و منەوەرانی کوردیش یەکسەر ڕوبەڕووی ئەمە دەبنەوە بەڵام لە نێو مؤسسە دینیەکەش بەردەوام کەسانێکمان بۆ دەرکەوتون کە لە شوێنە جیاجیەکان بەتایبەتی لە شوێنانەی کە نزیک بوونە بە هەژمونی دەسەڵاتی تەریقەتەکان مثلەن لەوانە مەلای یوسفی کڵێجاڵی کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە مەسەلانەدا و چەندین مەلای تر و زانای تر لە شوێنە جیاجیەکاندا هەریەک لەوانە لە ڕاستیدا بەریەککەوتنیان لەگەڵ شێخانێک بۆ دروست بووە کە پێیان وابووە شێخەکان ئاین و تێگەیشتنی ئاینی بەلاڕێدا دەبن و پێویست دەکات بچینەوە سەرڕێگەی شریعەتیەکە. هەمیشە تۆمەتبار کراون بەوەی کە ئێمە منکرن ینی لە بنەماکانی ئیسلام چوونەتە دەرەوە وەندێکیشیان باجیان داوەکو ئەوەی کە باست کرد هەندێکیان باجیان داوە ژیانیان لەو ڕێگا بەخت کردووە هەندێکیان دووچاری هەراسانکردن بوونەتەوە لەبەرەوەی لە دژی باو هەوڵیان داوە بیر بکەنەوە ئیسلامەتی بکەن لە هەمان کاتا تۆمەتباریش کراون بەوەی چەپ بوون وەکو دکتۆر مستەفا زەڵمی کە لە یادداشتەکانی باسیەکە کە تۆمەتی چەبوون مەلا لەتیفی بامۆکی لە یادداشتەکانی باسیەکە کە کاتی خۆی تۆمەتی چەپگەرایی یاخۆت منکر بوون چەکی حازر بەدەستی ئەو خەڵکانە بووە کە ڕوبەڕووی مەلا حوجرەیە دژە تەریقەتیەکان بەکارێن هێنا. ڕاستچکە ئاسان نییە لە ڕاستیدا تۆ پێ دوابێ لەو زەمینەدا تۆ مافی قسەکردنت هەیە بە ناوی ئاین و تۆ دەتوانی بڕیار بدەی مؤمن چێیە کافر چێیە لە پڕێک گەنجێک مەلایەک زانایەک دەربکەوێت و بڵێ نەخێر ئەمما فەهیتۆنیە لە ڕاستیدا ئەمە چاوەڕ دەکرێت بەریەکەوتن بکرێ سەردەستەکان کە حاجی قادرە ناچار بە کۆی بەجێ ناچار بە لەوێت بە تەنایی لە ئەستەم بۆ سەری ناوەتەوە لە ڕاستیدا کەواتە ئاسان نەبووە چونکە ئەمە بۆتە سیستەمێکی هەژمونگەراشە لە ڕاستیدا تەریقەت ئاسان نەبوو بتوانی لی دەربچی چونکە دەرچوون لێ جۆرێک لە دژەباوی بووەوە جۆرێک لە هەمان لە کاتێکا هۆکارێکی تریشەیە کە ئەو تەریقەتانە لە فترەی لە فترەکانە ڕۆڵێکی زۆر ئیجابیان بین زۆر قرس بووە متمانە بە خەڵک بکەیکە ئەمە دیوێکی نەرێنیش لە ناو ئەم تەریقەتانە هەیە لە کاتێکە ئێمە ئەگەڕێنەوە سەر ئەڵلقەکانی پێشوو هەم ئەو قسە ئەەکەینەوە کە هەموو کەس هەموو هێزێکی ئاینی هەموو پێکاتەیەک هەموو گروپێک دەشێت چەند مێژوویەکی هەبێ وەشانڕوویەکی هەبێ و لە شتی لانی باشیش هەبێ و لانی خراپیشی هەبێ وەمە حتى لەناو خێزان و بنەماڵی پێغەمبەرەکانیش هەبووە نابێ ئێمە بەو وێنە ناسیعە پاکیزەیە بێ هەڵە بێ پەڵەیە سەیری هیچ بنەماڵێکی ئاینی و هیچ تەریقەت و هیچ گروپێک بکەین بەشێکی گشتی یانی تۆ مەرزنیە کاتێککە دوو کارێکتەر بەریەک دەکەون هەردووکیان لەسەر بابڵن یەکێکیان ڕاست بێ یەکێکیان هەڵە بێ دەکراریەکان تێگەیشتنێکی جیاوازی هەبێ لە ڕاستیدا بەریەکەوتنی ئەم توێژە لە بابڵێن لە مەلاکان دواتر لە منەوەرەکان لەگەڵ شێخانی سۆفی پەیوەست بوو بەوەی بە دوو تێگەشتنی جیاواز بۆ ئاینداری کاک ئەڵلقەمان بەرەو کۆتاییە چێ ئەمەوێت بۆ کۆتایی پێبێنم کە ئێمە زۆر باسمان لەوەکە کە ئیسلامەتی لە کوردستانە فۆرمەکانی ئیسلامەتی فرەجۆر بوون دیسان لە سەردەمی نوێش ئەچینەوە سەر 3 فۆرم لە دینداری کە ڕێبازی نەخشبەندیە و لەگەڵ ڕێبازی قادری تەریقەتی نەخشبەندی و تەریقەتی قادری کردوکیان دوو ڕێبازن بۆ دینداری لە هەمان کاتا فۆرمێکی تر ڕێبازێکی تر کە ئیسلامی حوجرەیی مەلاییەوە ئەوانەین کە بە تێگەیشتنی خۆیان کارلێک ناکەن ناچن بەدەم تەریقەتەکانەوە ئەیانەوێ بە تەریقەی لۆکاڵیانەی تێگەیشتنی حوجرەیانە ئیسلامەتی بکەن لە کوردستانە دروستەوە ئەم پۆلێنە زۆ سپاس بینەرانی بەڕێزکە بینەرمان بوون و گوێگرمان بوون تا ئێستا تا ئەڵلقەی کۆتایی زنجیرە پۆدکاستی شوناس و ئاینی هەر شاد و سەرفراز.